تەنیایی بووە بەباشم دەردی تەنیایی بووە بەباشم خەتای کەس ناگرم خۆم چارە ڕەشم خەتای کەس ناگرم خۆم چارە ڕەشم یاری نازارم شیفای ئازارم لەو غەریبێدا یاری بێوەفا دەستینێم بەردا بە تەنیامەم دەیدەی لە شێو هەردا بابا تنهابم تو خوالیم گرین بابا تنهابم وام آزارا لخلوتابم تو خوالیم گرین بهر وکومم بیتیم هم مجزی خوام یاری نازارم شفای نازارم لو غریب بابا یاری وفا نسینی بردا بتنیام لشیو کس وەکو من خەفەت بار نییە هیچ کەس وەکو من خەفەت بار نییە هەوڕێ شەراب و بادای تاڵ نییە ئەوەی نەناسم خەندە و شادیە دنیاش وەکو تۆ هیچ بەقای نییە یاری نازارم شفای ئازارم غريب يا ياري بيوفا نسيني مرجوة بتنيوم لشو دەنگت نەڕزێت دەست و پەنجەتان خۆش بێت دەستیۆش خۆش بێت خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵی نەم بەیانیەش لە پرۆگرامێکی زۆر تایبەتە لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامە بین نەورۆزتان پیرۆز بە هیوای ئەوەی کە ئەم نۆرۆزە بێتە مایەی خۆشی و ئازادی بۆ هەمومان ئەم نۆرۆزە بێتە مای ئەوەی کە بتوانین هەمومان بەیەکەوە جارێکی تر باوەشێکی گەورە بۆ یەکتر بکەینەوە جەژنێکی کوردانە جەژنێک پڕ لە یادگاری و خۆشەویستی بۆ یەکتر هەر لە چەند ڕۆژی ڕابردووە هەتا دوێنێش کە ئێوارە ئاگری نەورۆزکرایەوە هەمومان بە ورەیەکی بەرز و بە خۆشیەکەوە هاوارمانە کرد کە بە جارێکی تر نەورۆز دەرفەتێک بێ بۆی کە بتوانین خۆشەویستی ئازادی بەیەکەوە بوون بەرپا بکەین ئێمەش ئەمڕۆ وەکو دەستگای میدیایی کورسات وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێکە لە پرۆگرامێکی تایبەتە بتوانین ئەمڕۆ کۆمەڵێک بەرهەمی گۆرانی جوان و کۆمەڵی یادەوەری جوان و کۆمەڵی میوانی خۆشەویست لە ستۆدیۆکەمان لەگەڵ ئێوەیە بن ئەم ساڵ لەگەڵ ئەوەی کەش و هەواکە لەبار نەبوو نەمانتوانی لە دوکانەوە لەگەڵتان بەڵام هەر لەگەڵتانین لەبەرەوەی هاوکارێکمان لەوەیە کە ناوبەنەوە ئەچینە لای ئەوە و کە ئەویش چەندین خێزان و چەندین کەس لەوێن کە بتوانن خۆشیەکانیان دەرببڕن ئێمەش لە ناو ستۆدیۆ لە ناو دەستگای میدیایی کورساتەوە بتوانین کۆمەڵێک گفتوگۆی خۆش و کۆمەڵێک گۆرانی خۆش و بۆ کۆمەڵی بەرهەمی جوانی هونەرمەندەکان بێ و خۆشەویست ببەخشین بۆیە ئەمڕۆ تەواوی ئەم پرۆگرامە تایبەتە لەگەڵ تەواوی هاوکارانم لە پشت کامێرە و کۆنتترۆڵ و
هاوکاری سەرەکیم سەحەر پرۆگرامەکەتان پێشکەشەکەین. سەحەر جان سڵاو لێبێ و سڵاو لە تۆ بێ نەورۆزیشە لێ پیرۆز بێت. سپاس بۆ پیرۆزباییەکەت. سڵاوێکی پڕ لە ئارامی پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و منیش هاوشەوەی هاوکارم سەرکۆ پیرۆزبایی نەورۆزتان لێ ئەەکەم و بە هیوای ئەوەی کە چۆن زستان ڕۆشت و ئەو سەرماوسەڵەتر خەریکە وردە وردە بەجێمان ئەهێڵە ئیشەڵڵا کێشە و مەشاکیل و خەم و خەفەتەکان بەو شێوەی وردە وردە لە ژیانتان دوور بکەوێتەوە ووا بێت کە ئارامیەکان و ئاسوودەییەکان ڕوو لە ژیان و ڕوو لە کاروبارتان بکات. ئەمڕۆژ لەگەڵتانە بین بە بەرنامەیەکی زۆر زۆر تایبەت جا بە دەنگە خۆشەکەی کاک شیروان عەبدوڵڵا و دەستمان پێکرد یەخوا نەفەسی هەر بمێنێ. سپاس بۆ ئەو گۆرانیە خۆشەکە پێشکەشمانی کرد و ئەمڕۆژ لەگەڵمان بن نزیکەی 12 ئەمڕۆ بەرنامەکەمان کۆتایی پێدێ هەر بۆیە ئەگەر لەبەر ئەم کەش و هەوایە نەتانتوانیوە بچنە دەرەوە یاخود بۆ نمونە هێشتا هەر ئامێری زیرەکە کە مۆبایلەکە لەگەڵتانەوە سیرێکی ئەکەن ئینتەرنێتەکە چالاک بکەن بۆ ئەوەی کە هەل لە ڕێگەی ئینتەرنێتەوە بتوانن بینەرمان بن و بۆەوەی کە ئەمڕۆژ نەورۆزەکەتان ڕۆژەکەتان زۆر زۆر تایبەتتر بێت. بەڵێ بێگومان هەمیشە دەستگای میدیای کورسات هەمیشە کەوتومانە ماڵی هەمووانە هەمیشە دەرگامان ناوەڵاو بووە بۆ ئەو گۆرانی بێژانە ئەوانەی بەهرەیەکی زۆر جوانیان تایە ئەو هونەرمەندانە بۆی کە بتوانن لێرەوە بەرهەمەکانیان و هەندێک لەو گۆرانی بێژانە کە هەندێکیان میلین و هەندێکیان کە بوونەتە یادەوەری بۆ خەڵکی ئەم شارە و شار و شارۆچکەکانی تر. ئێمەش ئەمڕۆ وەکو نەورۆز و وەکوەوەی کە پرۆگرامێکی تایبەتمان هەیە کاک شیروان عەبدوڵڵا کاک مەریوان عەبدوڵڵا کە برایەتی لەگەڵ چەند میوزیسیانێکا کە لەگەڵمانان بتوانین ئەم بەیانیە لەگەڵتان بین و چەند بەرهەمێک و چەند یادەوەریەک و ئەوەی کە زۆر جار پرسیار بۆ لای خەڵک ئێمە بتوانین لێرەوە گفتوگۆی لەسەرکەین بۆ ئێستا پێم خۆش بچمە لای میوانەکانمان کاک شیروان زۆر زۆر بەخێر بێت. جەژنی نۆرۆزی پیرۆز بێت. زۆر زۆر جەژنی ڕۆژ لە هەموو لای پیرۆز بوو لێوەش و لە هەموو گەلی کوردستان ڕێز و خۆشەویستی شیروان عەبدوڵڵا بۆ هەموو لایەک. هەمیشە حەزەکەم ئەوە بڵێم کوردستان ماڵی هەمووان بووە ماڵە گەورەی ئێمەشە. ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو ستافە جوانە بۆ کاکە کامیار و بۆ کاکە ماڵماڵ و بۆ کاکە کارزان. سپاس بۆ مەریوانی برام سپاس بۆ سەعەرخان و بۆ کاکە سەرکۆی خۆشەویست. زۆر بەخێر بێ کاک مەریوان پێمان خۆشە پیرۆزبایی لێکەین جەژنی نەورۆز. پیرۆز بێت لە ئێوەش لە سەرجەم گەلی کورد جەژنی نەورۆزی کوردان لە هەموو گەلی کورد پیرۆز بێ و زۆر سپاسی ئێوەشەکەین لەم کەناڵە جوانەوە کە کەناڵی کورسات ماڵی هەمووانە ئێمەتان بەسەر کردەوە چاوی هەموو لایەکتان ماجەکەین. ئێمەش خۆشحاڵ بووین ئەوەی کە بەیانیەکە بە دەنگی خۆشی ئێوە دەست پێکە. جا کاک شیروان هەر کەسە و لەوانەیە یادگاریەکی هەبێت لەگەڵ نەورۆزە یان لەگەڵ بۆنە تایبەتەکانە بەڵام پێم وا بە یادگاریەکان بۆ نمونە بۆ جەنابە زۆر زۆر جیاوازتر بێت. ئێستا لەوانەیە ئەمە هەر یەکەمان بۆ نمونە ئەڵێن حەز ئەەکەین نەورۆز بەم شێوەیە بەڕێ بکەین. جەنابەت وەکو یادگاریەکان و بەڕێکردنی نەورۆز چی لاماوەتەوە؟ ئەوەی کە من لاما بێتەوە یادەوەریشی کۆنە لەگەڕێکی کانێسکان حەزەکەم لێرەوە باسی کەم. خۆشحاڵە دەنگوێمان لێ ساڵی 89 باسکەم تەرجیلێکی شارە بمانە بوو لە ماڵی نانکەم گۆرانی هەڵپەشیە خستە سەر و گەڕەکەکە پێکەوە پەڕی لا کۆڵانەکانیش تامان لێکتریە برد سەرەتایە بوو. تایش سووتانوە؟ ئای تەواو ئەوە شتێکە هەموومان کردوومانە بەڵام ئێستا لەگەڵ یانی لەبەرەوەی کە لەوانەیە ژینگەکە تێکەیە دووکەڵەکەی فیز بێت بەڵام ئەو کاتە ژینگە پارێز و سد نەبوو. ئەو کات ئۆسانەمان نەزانی ئەو پەیڕی و پرۆگرامەی کە ئێستا هەیە ئەو کاتە نەبووە. ئێستا سپاس بەخوا بەڕوو پێشتر چوین و ئەو کاتەی کە من باسی یەکەم کاتی بووە کە نەمانەزانێت چی بکەین لەگەڵ هاوڕێ و دۆست و خۆشەویستەکانە کۆبووینەوە و شەڕەگەڕەک بوو ئەو کاتە بەستۆ نەماوە. جا کاک شیروان ئەوەی کە کەسێک بتوانێت دڵی خەڵکانی دیکە خۆشحاڵکە نعمەتێکی زۆر زۆر گەورەیە. لا دوا بوو چۆن ئەو کاتە ئێوە بۆ نمونە گۆرانیەکی لێ ئەدرایەوە و خەڵک هەڵ ئەپەڕان و خۆشیان دەرئەبڕی ڕۆژێک لە ڕۆژان وا بێ خۆت ببیتە هۆکاری دڵخۆشکردنی خەڵکی؟ سپاس بەخواوە بەری خوایەوە
نازانم چۆن بڵێمەوەی بیرم لێ نەکرد بێتەوە کاتە گۆرانی وتەن بوو بەڵامی تر ژیان و پرۆگرام گۆڕا وایە ئەمە نەزانیم لەگەڵ ژیان لەگەڵەوەی کە زۆر جار ئێمە لە بۆنەکانی خۆمانە ینی زۆربەی گۆرانی بێژەکان بە تایبەتی گۆرانی بێژە میلیەکان ینی حەزێکی خەڵکی بووە حەزی کردووە لەو ڕۆژەیە لەو شەوەیە هەمویان بێکەوە کۆبنەوە با بچینە لای کاکمەریوان کە بێدەنگ دانیشتووە کاکشیوان هەوادارێکی تایبەتی خۆی هەیە ینی کۆمەڵێک خەڵک حەز بە دەنجیەکات حەز لەواکە گوێی لێ بگرێ ینی زۆر کات ئەوەی کە من بزانم تۆ هەمیشە زۆربەی کاتەکان لەگەڵ یا بوویت تۆ چۆن حەزت کرد بۆ نمونە لە پەنا کاکشیوانە تۆش کۆمەڵە گۆرانی و بەرهەمت هەبێت من لە ساڵی 1989 بیدایەت هەر لەگەڵ کاکشیوانی برامە بووم تاوانە هەر ئەوی هاندەری من بوو وەسی کامتان لە کامتان گەورەترن کاکشیوان کاکشیوان لە من گەورەتر زڵی کوڕ هەتا ساڵی 2001 ئیتر ڕاستی لەو کاتەیە تو خۆمە ئامێری ئۆرک هەتا ئەم ساڵانەی ئاخیر لەم ئاخیرانشە حەزم تۆزێ لە گۆرانیە کارکەم لە زۆربەی دانیشتەکان و لە زۆربەی ئاهەنگەکانە تۆ لەگەڵ کاکشی بەڵێ ئەو تێگەشتنە چی بوو ینی کاکشوان کە دەستێ کرد بە گۆرانی وتن زۆر جار ئیتر لە ئاهەنگێکا بووە ئیتر تۆ زۆر باش لەگەڵ یا هاتی ئەوەیە ینی چکە ئێمە نەک جگەلەوەی کە ئێمە برایەکین بەڵام هەتا ئەم دەقەی وەکو ڕەفیقێکی گیانی بەجانی خوا لە یەکتان هەموو شتێکمان بەیەکەوەیە برایەتی لێ بە دەرکە بەڵام وەکو هاوڕێکی گیانی بەگیانی ینی هەموو شتێکمان بێکە ئیتر لە بۆنەوە ئاهەنگەکانیشە زۆر کات کە خۆی گۆرانێڵێت خۆ ناچێتە سەر ئەو گۆرانیانەکەی من خۆم ئەزام چی ئەڵێت و چی ناڵێ هەمووی بە دوایەکە خۆمە چمە سەر ئەوە نەش بەیەکەوە بەردەوام بوون ئەو پەیوەندیتان تەنانەت لە ڕووی کارەوە ئەزانن هەیەکەتان چی ئەوێت و ئەوەی تر لەگەڵێ دێت ئێستا بڕێنێ لای گۆرانیەکی جەنابێت گوێمانە دەنگی بە ڕێزیشت بابێت گیانی شیرینم بۆ تۆیە دڵێم بۆ تۆ ئەزیز گیان بەڵام توخوا جێمە هێڵە بێ تۆ ناژیم مەزیز گیان گیانی شیرینم بۆ تۆیە دڵێم بۆ تۆ بە قوربان بەڵام توخوا جێمە هێڵە بێ تۆ ناژیم مەزیز گیان زۆزی ئەم شەو ناڵەی دڵاخ ئازیز دڵێ شکاوە هێندا گریان بۆ تۆ
دەنگم نووساوە عيد البارم ميد البرم فريارة جواناكا بوتو دقريم بوتو دمرم قزاد لدودي داكا عيد البارم ميد البرم فريارة جواناكا بوتو دقريم بوتو دمرم قزاد لدودي داكا قضي أمشو نالي طلاق عزيز ضلي شكاوى يندا قريام بوتو والله دنقم نساوى بويتا ياري أوالو بويتا دوستي أخراكا روحم قرباني رقاد بي ناوم ناوي دلاكا تو بويتا ياري أوالو بويتا دوستي أخراكا روحم قرباني رقاد بي ناوم ناوي دلاكا دوزي أمشو نالي دلاك عزيز ضلي شكاوى يندا قريام بوتو والله تنقم نساوى يندا قريام بوتو والله تنقم نساوى ڕێنگت هەر خۆش بێت خۆش. دەستان خۆش بێت. کاک شیوان وابینەوە سەر تۆ زیادگاریە کۆنەکان یعنی کۆمەڵی خەڵکە بووە کە حەزی کردووە لە بۆنەکانە زۆربەی کات تۆ لای ئەوان بیت زۆر جار زۆر کەس لەوانەشە لەو عاجز بوو بێ لەوانەیە تۆزێ بۆمان باسکە وڵام من سپاس بۆ خوای گەورە کەسم نەعاجز نەبووە لەخوا بەزیا بێ یادگاری کۆنەکانیش ئەوەی کە باسی کەم باسی کۆنە کرد جەنابێ بەڵێ من 31 ساڵەوە پێش حەفلێکم کرد لە هۆڵی سڵاعە باشە بۆ زاوایەکم کردی کاکشێن حەسەکەم جەنابی میوان بیلایەمە و تم بەسەر چاو ئێستا کوڕەکەی پێمەڵێ من لە دواتێ کۆلاکەمە باڵم بۆ بڵێ کوڕەکەی پێمەڵێت بەڵێ چەند ساڵە لەم بوارایت کاک شیروان گۆرانی ئەڵێی تقریبی من ئەگەر زمانی تەلەباتی باسکەم ئێرە ڕێز و خۆشەویستیم بۆ باوشی عزیزم دەسەکانی ماجەکەم لێرەوە ئێستەی نا زوو خاوەنی گۆرانی کاشی بەزاز بوو تەلەڤیزۆنی کەرکووک کاشی بەزاز زاینە دوکانە کراس هەڵدەگرم بۆ خەرامانێ ڕەشی گۆرانیم کرد لە زمانی جاو کاتێمە پێمانەوە تەحت العەلەم ڕۆژی پێشەمانە وایە سەلامکمان کردای بۆ عەلەمی عێراق بەڵێ لەو کاتۆ گۆرانی بەڵام بەڕەسمی لە ساڵی 93 ئینشەڵڵا یاخوا سەرکەوتوو. ساڵانێکی دیکەش هەر بەردەوام بیت و دەنگە بمێنێ لەگەڵی وایە. جا کاک مەریوان بێگومان ئەوەی کە لەگەڵ کاک شیروانە تۆ هەر شان بەشانی ئەڕۆیت و لە کاتێکا کە ئەو بەرنامەی هەیە تۆ لەگەڵی ئەبیت لەگەڵ ئەوەی کەلانەیە خۆت ئێستایان
ئالەتێک بژەنی دیان ئەوەی کە بەدەنگ لەگەڵی بەردەوام بین بەڵام لەوانەشە هەندێک جار بوون نەخۆشت ئاوا لەگەڵ هەندێک لە گۆرانیەکانی خەڵیاڵت بڕوە وایە چون گۆرانیەکان لەگەڵی کە ڕێتمێکی لانێ زۆر جار خێرایی هەبێت و شاد بێت وەکو ڕێتم بەڵام لە ناوەڕۆکە ناوەڕک و تێکستەکەی خەمێکی تیا هەیە زۆربەی گۆرانیەکانی ئێوە زۆر کات لە ئاوازەکانی لە ئاواز و لە تێکستەکانە هەمیشە هاوکاریەکتی بووە جارێک بۆ نمونە بە یەکەوە بن یەکێکتان تێکستەکەی لەبیر چێ شعرەکەی لەبیر بچێتەوە ئەوەی تر بۆی با بڵێن دەبرکا بە شێوەیەک یادگاری واتان هەیە زۆر وا بووە زۆر کات بیری چۆتۆ بە گوێچ کاتشپان و مەوتمەوە یەخوا هەر بمێنن ئێمە لەگەڵتان بەردەوامە بین دەست پاسانەکەین